بەڕێزان سڵاوتان لەبێت. کێشەی موچە هاوتاکردنی موچەی خانەنشینان چاودێریکردن و ڕەقیببوونی دادگای فیدراڵی بەسەر هەرێمی کوردستان و دامەزراوەکانی مەترسی جارێکی تر گەڕانەوەی موچەی خانەنشینی بۆ پێش هاوتاکردن، ڕاگرتن و نەمانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، هەموو ئەو کێشانەی دیکەی کە تایبەتن بە دادگای فیدراڵی ئەم جارە لە مێزی سەرنووسەر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە تایبەتمەندی لەمانە هەیە. ئەویش دکتۆر یوسف محەممەد، سەرۆکی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە. دکتۆر سپاس کە ئامادەبووی لە مێزی سەرنووسەر. برادەرەکان پێ ناسێنم میهرەبان حەبیب ڕۆژنامەنووس، بابان حەما ڕۆژنامەنووس، هونەری حسان، وەزام خۆش بەناسیت. سپاس دەکەم. سپاس دەکەم. جا دکتۆر قەی دەما من یەکەم پرسیاریش بکەم. بەنیازی چیت؟ یعنی کنسوڵە بینیت، باڵێۆزە بینی، شاندی دیبلۆماسی و سیاسی بینی، ئۆفیسێکت هەیە، نە لە حەزبایی، بەڵام جموجوری سیاسی هەیە. جا بۆی ڕێگاکە ئاسان کەمەوە. پێشتر بەنیاز بوویت لەگەڵ کاک عەلی حەمەد ساڵح و ئەوانە حرەکەیەکی سیاسی دان هەبێت. لەو حرەکە سیاسیە بەڕێزت بووی، مامۆستا ئەبوبەکر هەڵەت، مامۆستا ئەبوبەکر بوو، کاک ئەحمەدی حاجی ڕەشید و کاک عەدنان عوسمان بوو، کاک مەحموود ڕەزا بوو، کاک وشێر عەبدوڵڵا بوو، ئیتر جەماعەتە بوون، بەڵام ئێستا نییە. ئەوە تۆ ئینەکەتان ئۆفیسەکەتان پێشووتر دراوسێ بووین، جاییتر ئەوە نییە، ئەم شتانەوەی کردووە متابعە کردوین. بەڵێ بەڵێ هەر ڕۆژێک شاتم بۆ لەو بینی من. جەمە بەستە بەڕاستی بەنیازی چیت؟ سەرەتا بەناوی خۆی گەورە بە خێراتنتان ئەکەم. خۆشحاڵم بێکەوە ئەمڕۆ گفتوگۆیەکەکەین سەبارەت بۆ پرسانی کە ڕەنگە بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە گرنگ بێت. لە ڕاستیە ئێمە تەنانەت پێشەوەی کە کارکتەرێکی سیاسی بین، من کاتێک مامۆسای زانکۆش بووم و کاتێک کە یعنی پێشەوەی تەنانەت گۆڕانیش دروست بێت، هەم لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ڕێگەی یعنی هێنە بزوتنەوە مەدەنیەکانەوە کارمان ئەکرد لە پێناوی هێنانەکایی فشار بۆ ئەنجامدانی چاکسازیە لە هەرێمی کوردستان. و ئەمە یعنی تا ڕادێک دەقمان پێوە گرتووە و لە ڕاستیش ئامانجمانە ئێمە هاوڵاتی ئەم هەرێمەین و ئەم هەرێمە بە هیچ خۆمان نەزانین. ئاوا سیریەکەم ڕەنگە ئێمەمانان هەمومان دەرفەتمان هەبوو بێ کەم وڵاتە بەجێ بێڵین، بەڵام کاتێک بیرەکەینەوە کە ئێمە ئەبێ وڵاتێکمان هەبێت و ئەبێ ئەو وڵاتە بە هیچ خۆمان بزانین و لە باتی ئەوەی ئەم وڵاتە بەجێ بێڵی پێویستە کات ئەم وڵاتی خۆت هەر شێوەیەکت کردووە وای لێ بکەی کە هاوڵاتیەکانی وەکو هاوڵاتی هەموو ئەو شوێنانی کە خەڵک حەزەکە بۆی بڕوا کە بیر لەم شتاناکەیتەوە ئەڵێ نەخێر تۆ پێویستە کات لێرە بی و پێویستە کات کارکەی لە پێناوی ئەوەی کە ئەم دۆخەی کە هەمومان نەزانین دۆخێکی خراپە هەوڵ بی چارەسەریکەی. باشە لەمەیە هەر جار و بە شێوەیەک ڕەنگە بتوانی ئەم کارە بکەیت. یعنی جاری وا هەیە لە ڕێگەی بزوتنەوە مەدەنیەکانەوە، جاری وا هەیە لە ڕێگای تەنانەت دوانەوتنەوەیەک لە زانکۆ پێگەاندنی نەوەیەکی تازە ئەوانە، و یان لە ڕێگەی حیزبە سیاسیەکانەوە، یان وەکو ئەو ماوەی 2 ساڵی ڕابردوو هەندێک جار ئێمە ڕۆشتینە محکەمەی اتحادیە دادگای باڵای فدرالی جەبهەیەکی ترمان کردەوە، خۆکردنەوەی بەرەیەکی تر و ڕەنگە دوای بینە باسکردنی ئەو بارودۆخی کە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئێمە لە 2018ەوە لە ڕاستی نەک یان لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنرانی عێراقەوە کارمان بۆ دروستکردنی بەرەیەکی بەرفراوان لەو لایەنانەی کە ناڕازین لە دۆخی هەرێمی کوردستانە کرد. یعنی ئەو کاتە لەگەڵ کاک مەحموود ڕەزا بە یەکەوە پرۆژێکمان نووسی، پرۆژەکە ناوی پلاتفۆرمی هاوپەیمانی نیشتیمانی بوو و لەگەڵ لایەنە جیاوازەکان قسەمان کرد. بەداخەوە ئێمە خۆمان لە بزوتنەوەی گۆڕان بووینەوە کاتە بزوتنەوەی گۆڕان تەبەنی نەکرد، یعنی تەبەنی پرۆژەکەی نەکردووە. بۆیە ئەو کاتەشی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووین هەر دیسانەوەتی هەڵشوینەوە تا ڕادێکی سەرکەوتوو بووین. ئەو کاتە هاوپەیمانی پێشتر هاوپەیمانی 15 یعنی گروپی 15 دوایی هاوپەیمانی هیوا دروست بوو. لە دوای ئەوەش هەر ئیشمان بۆ ئەمە کرد تا ڕادێکی زۆر زەحمەت بوو، بەڵام سەرباری ئەوە کە ئەوە زەحمەت بوو هەوڵی ئەوەشماندا کە بزاوتێکی تازەی تۆکمە بێتەکایەوە کە تا ڕادەیەک پشوو درێژ بێت دوورمەودا بیر کاتەوە ئەوانە
هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هاتە پێشەوە هەندێک لەو هاوڕێیانە پێیان باش بوو بەشداری لە هەڵبژاردنە بکەن کە یعنی ڕەنگە بیرکردنەوەی ئێمەمانان بەشێکمان وانە بوو کە یەکسەر تۆ بزاوتێک دروستکەیت و ینی داخلی هەڵبژاردن ببیت و ئەوانە و بە تایبەتیش ڕاستیا وامان هەستە کرد من خۆم بە شخصی خۆم وام هەستە کرد کە شتێکی گەورە لە معادلەی سیاسی لە هەرێمی کوردستانە نەگۆڕاوە ینی و هەڵبژاردنە ناتوانێت گۆڕانکاریەکی ئەو تۆ بێنەتەکایەوە چونکە وەزعەکە ڕوون بوو لە لامان کە ینی ئەساسیاتی ئەو دۆخی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر نهاتوە لەبەرەوە زۆر بەهێمنی دەستخۆشیمان لەو هاوڕانە کرد کە ینی ویستیان بەشداری لە هەڵبژاردنە بکەن و ئەوان ئەو مبادرەیان کرد و بەشداریان لە هەڵبژاردنە کرد ئێمە هەر ماوین بە شێوەکەی خۆمان هەر بەردەوامی لەو ئیشانی لەگەڵیان نەبوون ینی ئەوان ئەو ئیشە سیاسیان کرد و بەشداریان لە هەڵبژاردنە کرد ئێوە لەگەڵیان نەبوون ینی لە لیستا لەگەڵیان نبووین نا فعلا وایە بۆ پەرلەمانی انتخاباتی داهاتوو عێراق کە قەرارە ساڵی داهاتوو بکرێت لەگەڵ ئەوان نابنیان خۆتان نازانم جارێ ئەوە ینی ئەبێت جارێ بزانین دۆخەکە بەرەو چۆڕوە هەڵبژاردننی سەرۆکێکی تازە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە پاڵپشتی نووری مالیکی هاتووە هەندێک قسە و باسی هێناوەتەکایەوە کە قانونی انتخابات جارێکی تر ڕەنگە بگۆڕێ یان کۆمەڵک دۆخی تر ڕەنگە بێتەکایەوە کە پێویستە کات لە کاتی خۆی بیری لێ بکرێتەوە بە شێوەیەکی ڕێکپێک بزانی چیەکەیت بەڵێ دوکتۆر من زیاتر لەسەر قەراری دادگای فیدراڵی پرسیارمە بێ ئێوە ڕۆڵی سەرەکیتان بینی لە قەراری دادگای فیدراڵی لە 23/11/2022 قەراری دادگای فیدراڵی دەرچوو بەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە دابەش بکرێت لە هەمان کاتە هاوتاکردنی موچەی خانشینانی هەرێم بەڵام ئەوە نزیکەی 2 ساڵ بەسەرم قەرارە تێپەڕێ بەڵام تا ئێستا ئەم قەراراتانە جێبەجێ نەکراوە بۆ لە کاتێکە ئەمە تۆ ئەندازیاری ئەم قەراراتانەی دادگای فیدراڵی بوو بۆچی تا ئێستا ئەم قەراراتانە وە خۆی جێبەجێ ناکرێت خۆی با هەندێک باگراوندێکی بچووک ینی زۆر تەفسیلیشنا مەرحەلەی دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی پێشووی عێراق مەرحەلەیەکی سەخت بوو ینی لە پەرلەمانی کوردستان تەزەموتێکی گەورە هەبوو هیچ شتێک لە پەرلەمانی کوردستان ناڕۆیە و خۆتان دۆخی خولی پێشووی پەرلەمانی کوردستان نەزانن و لە هەمان کاتیشە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی ینی ئەمەی 2021 معادلەیەکی هەنایەکایەوە کە تا ڕادەیەکی زۆر ینی ئەو دەنگانی ناڕازی بوون زیاتر پەرت بوون دەنگیان کەمتر بوویەوە نوێنەرایەتیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەمتر بوویەوە لە یعنی هێرشێکی گەورەش هەبوو بۆسەر ئەوانە بۆیە لە ڕاستیە هەستم کرد لەو قۆناغەیە ڕەنگە لە دادگای باڵای فدرالی هەندێشتمان پێ بکرێت بۆیە لە پرسی خانەنشینانەوە دەستمان پێ کرد دوای دراسەکردنێکی زۆر ئەو داوایی خانەنشینانان بردە دادگای باڵای فدرالی و خۆشبەختانە ئەو داوایە سەرکەوتوو بوو ئەوە یەکەم داوای پەیوەندیدار بوو بە ماف و داخوازیەکانی هەرێمی کوردستان لە بەردەم دادگای باڵای فدرالیە یعنی پێشووتر هەر زیاتر ئەو هینانە چووە بەردەم دادگای باڵای فدرالی کە دژ بە هەرێمی کوردستان بوون و یعنی سەرکەوتووە بوو ئێمە وتمان با ئەم جارە شتێک کە پەیوەندیدارە بە ماف و داخوازیەکانی خەڵک بیبینە بەردەم دادگای باڵای فدرالی طبعا پێشووتر ئەمە کرابوو یعنی چەند داوایەک چوو بووە بەردەم دادگای باڵای فدرالی و سەرکەوتوو نەبوو بوو لەسەر مۆزوعی هێم بوو پاشەکەوتو ئەوانە بەڵام جان لەبەروی ئەزانی هێنە ینی سەر لە نوێ دراسی کۆی ئەو هینانشمان کردەوە ئەو دۆسیانە بۆچی دادگا وتۆتی اختصاصم نییە یا چۆنە یعنی چۆن ئەتوانی تۆ دۆسیەک بریتە بەردەم دادگای باڵای فدرالی بیسەلمێنی اختصاصیەتی و لە هەمان کاتیشە وای لێ بکەی کە ئەو داواکەت قبولکە و داواکە پەسەندکە کەواتە تۆ من لەوەی ڕاتەگەم باسی موچەی گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان کراوەی کاکە من باسی کرد ئەین پێت وایە ئەو داوایی کە بۆ دادگای فیدراڵی کرا لە مۆزوعی گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان پەیوەندی بە نەزانینەوە بوو نازانی چۆن باوان نەڵێین ینی من نامەوێت جوهدی هیچ کەسێک هیم بکەین زەربی سفر بکەین هەموو ئەو هینانە ڕێز لێ گیراون ینی هەوڵە دراوە خەڵک لە دڵسۆزی خۆیەوە هاتووە هەوڵیاوە بەڵام
دۆخێکی سیاسی بووە یان باش نەخوێندنەوەی اختصاصات محکمەی اتحادی منەزان بووە ئەزانی محکمەی دادگای فیدراڵیا بووە دکتۆر ئەوە پسپۆری خۆیەتی تۆ توی خاطر لایانی سیاسی بگیر ئێمە پرسیاری وازح لێکین ئیجازەم بە لایانی سیاسی نەیکردووە ئەزانی کەسایەتی کردویانە یعنی مەسەرەن کەسایەتی واش کردوێتی زۆر بەڕێزە باش ئێمە ناوبێن ئەوە بۆ خۆی باسی پیشاکەین ئێمە باسی تەخەسوسەکەین سکاڵای چۆتە بەردەم دادگای فیدراڵی ئەم سکاڵایە تۆ کردوتە دووسێ کەسی تێژ کردێتی باشە وازەحە بەڵام دوایی کە نەتیجەکە دێتەوە حەسەب معلومات کە بۆی بەڕێستەوە بووە بەس دوایی ناوی توێتیان نەبوو کرابوو بە ئیدانێکی تر ئەوەی هێن خۆلی پێش قسەکەمان چییە جامی کاگونەریش بۆ هەمان پرسیارەکە مە بە قسەکە بە چییە پرسیارەکە ئاڕاستی دادگای فیدراڵیە لە مەلەفێ بۆ مەلەفێکی تر بەسمان نییە زیاتر بەسمانەوەیە ئەم سکاڵانی کە ئەکرێت بۆ دادگای فیدراڵی ئەبێ سکاڵایەک بوون دادگای فیدراڵی نەڵێ و تەخەسوسی منی ئەگەر دادگای فیدراڵی بەڕاستی پێت بڵم بمبورە قسەیەکەم وتی تەخەسوسی من نییە بەڕاستی عیبە ئەو نەزانینە سکاڵای بەی بۆ دادگایەک پێت بڵێ تەخەسوسی من نییە ئەی تۆ پێشەوەی بینەری نابێت دیراسێکی بیزانی قسەکەی مامەیە خۆی ڕاستیەکەی من لێتە ناشارمەوە ئەو داوایانی کە بردومانتە بەردەم دادگای باڵای فیدرالی باوەڕتان هەبێت داوای وا هەبووە کە 8 مانگ من دیراسەم کردو اینجا بردومەتە بەردەم دادگای باڵای فیدرالی سەرکەوتوو بووە ئەوەی کاڵێ ئەوەی مەسەرەن ئەوەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانیش بەڕاستی یعنی هەر لەو کاتی ئەوانە نیەتیان هەبوو نیەتیان هەبوو کە پەرلەمان درێژکەنەوە من کەوتمە دراسەکردنی ئەوەی کە ئەمە چۆن ئەتوانین لە بەردەم دادگای باڵای فیدرالیە ڕای بگرین و ئەوەن یعنی بە دەقیقی ڕێک ئەو ڕۆژەی کە پێویست بوو داواکە تەسجیل بکرێت ئەو ڕۆژە داواکەم تەسجیل کردووە یعنی ئەگەر ڕۆژە پێش ئەوە تەسجیلم کردایە احتیمالی ئەوەی هەبوو وەکو ئەو داوایانی ترکە ئەوەی جەنابە باسیەکەی ئەگەر وەکو ئەو داوایانم بکردایە ئەوە داواکەی منیش بە داواکانی ئەوانەوە ڕەدەکرایەوە وانە بەڵێ داواکەی منیش بە داواکانی من نەزانم هەندێک خەڵک هەیە من مۆزوعەکە خاترگرتنەوەوانە نییە بەڵام لە مۆزوعی پاشەکەوت باسمان کرد من نەزانم خەڵکێکی لە دڵسۆزیەوە ڕۆشتووە ئەمەی بردووە بۆ دادگای باڵای فیدرالی بەس وەکو عەرزم کردن ئەمە پێویستی بە لێوردبوونەوەی زۆر هەیە ئەو دادگایەکی ئاڵۆزە دادگایەکی قانونی سیاسی دەستوریە و اختصاصەکانی دیاری کراوە و بەپێی اختصاصەکانی تۆ پێویستەکات شت بەریتە بەردەمەوە ئەو دادگایە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت ڕەنگە فشاری سیاسی ڕۆڵە بینە لە بڕیارەکانی دادگای بۆچی ڕۆڵە بینە فشاری سیاسی ڕۆڵە بینە لە دادگای لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی چونکە ئەم دادگایە لە نۆ دادوەر پێک هاتووە بڕیارەکانی بە زۆری نەئەیە کەواتە ڕەنگە هەندێک جار هەندێک لە دادگۆرەکان کەونە ژێر کاریگەری سیاسی و فشاری سیاسی و بۆیە یعنی هەموو شتانە پێویستەکە ڕەساو کرد وڵا دکتۆر پرسیارێکم نادروست بوو لێرەیە یعنی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی بۆ هاوتاکردنی موچەی خانشینی وەک باسەکرێڵێتەوە ما تۆ خۆ بە خاوەندداریم هینە ئازانیم ئینجازەم دەستکەوتە ئازانی ئەوەی خانەنشینان ڕاستیەکەی خانەنشینان خۆشیان بەشدار بوون لەو پرۆسەیە من خانەنشینان وەڵامی ڕوونم ئەوێت بەڵێ بەڵام داواکە من نووسیمەوە ینی خۆیان نەزانن خۆشیان باسییان کرد من ئەوەندارێکی بەڵێ من داواکەم نووسیوە هاوڕەیەکی ترم کە ینی قانونیەکی زۆر باشە بە داواکەیە چوە ناوی مامۆستا ئارێزەوە من هەموو ئەو خەڵکانی کە بەشدار بوون لەو داوایە لە بابەتێکان نووسیومە لەسەر بابەتی اختصاصی هێن لانی ئابووری و ئەوانە کاکوشار عەبدوڵڵا دکتۆر کاروان حەمە ساڵح مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەمانە هەموو پرس و ڕاوێژم لەگەڵ کردوون اینجا داواکە بۆ بە داوایەکی متەکامل یعنی مبادرەکە ئاوە ویستم ئەم بۆ ئەم پرسیارم کرد کە ئەم پرسیاری تریشام بکەم بەس هەتا ئێستا یعنی یەکلاکردنەوەی هاوتای موچەی خانشینی پێش ساڵی 2014 یەکلا نەکراوەتەوە وایە بڕیارەکە بڕیاری دادگای باڵای فیدراڵ هەڵەکان چین بە هەڵە هینەکان جێبەجێ کرد حەزەکەم وردەکاری لە ساڵی 22 بڕیاری دادگای باڵای فیدرالی دەرچوو ئەوە خۆشبەختانە چەند مانگێکە بڕیارەکە لە هەرێمی کوردستان جێبەجێ کرێت و دوو مانگەم و خانەنشینان
بەپێی ئەو بڕیاری دادگای باڵای فدرالی موچە وەرەگرن بەڵام لە جێبەجێکردنا هەندێک کێشیان بۆ دروست بووە یعنی بۆ نمونە لەبەرەوەی ئەو یاسای خانەنشینی ژمارە 9 ساڵی 2014 لە ساڵی 2014 دەرچووە هەموو ئەوانەی دوای 2014 هاوتاکراون ئەوەی پێش 2014 تەنها حەدی ئەدنای موچە بۆیان بەرزکردوونەتەوە یعنی لە 500,000 کەمتر نەبێ کە لە ڕاستیە ئەوان درکیان بەوە نەکردووە بەڵێ ئەوان درکیان بەوە نەکردووە کە خودی یاساکە ئەو یاسایی لە 2014 دەرچووە و هەموارەکەی 2019 کە کراوە ئەوەی تایە کە موچەی خانەنشینانێک کە پێش ساڵی 2014 خانەنشین کراون پێویستە کات هاوتا بکرێتەوە لەگەڵەوە و ئێستا پێم وایە دەستیان کردەوە پرۆسەیە ئەوەی من تێگەشت من لە ماوەی ڕابردوو لەگەڵ هاوڕێیانم دکتۆرە بەهار مەحموود و کاک مەحموود ڕەزا سەردانی دەستەی خانەنشینی عێراقمان کرد و لەوێ لەگەڵ سەرۆکی دەستەکە کۆبووینەوە و لەگەڵ ئەمانەی هەرێمیش دەسەر خەت بووین و ئێستا پێم وایە تێگەیشتون لەوەی ئەو هەڵەیە کراوە و هەوڵی چارەسەرکردنی ئەی تۆقیفات تەقاعودی چی بەسەر هات ئەوەی دوای ساڵ 1990 گرنگ بوو ئەم پرسیارە بکەم باشە ئەوە پرسیارێکی زۆر بەجێیە و پەیوەندیدارە بەوەی کە ئایا موچەی خانەنشینی تا ئێستا ئەزانی ئێمە چەند مشکلەیەکمان هەیە لە پرسی خانەنشینی تەنها مەسەلەی هاوتاکردنەوەی موچەکە نیە ئێمە یەکێک لە کێشە هەر سەرەکیەکانمان بریتە لەوەی کە سندوقی خانەنشین لە هەرێمی کوردستانە نەبووە و لە ئەنجامی ئەو تەوقیفاتی تەقاعودی کە لە فەرمانبەر بڕاوە نەچۆتە سندوقێکەوە دیار نییە یعنی واضح نییە یعنی هەر هین کراوە قەطع کراوە و تەواو لە عێراقیش وایە دکتۆر نا لە عێراق سندوقی خانەنشینیە و تەوقیفاتی تەقاعودی هی فەرمانبەر و هی دەوڵەتیش خۆی ئێستا تەوقیفاتی تەقاعودی چەنە لە 125 لە 110 فەرمانبەرەکە خۆیە لە 115 دەوڵەتەیە ئەم لە 125 موچەی خانەنشینی ڕێک ئەڕات سندوقی تەقاعودەوە ئێمە ئێستا چۆن نەتوانین ئەمە معالەجەکەین ئەمە بە تعدیلێکی یاسای موازنە کە بێ قانونی موازنەی اتحادی کە تا 25 23 ئەبێت تعدیل بکرێ و لەوێ ئاوای لێ بکرێ ئەو فەرمانبەرانەی ئێستا لە خزمەتان لە هەرێمی کوردستان تەوقیفاتی تەقاعودیەکان بڕات سندوقی تەقاعودی سندوقی خانەنشینی عێراق و دوایی کە خانەنشین بوون لەسەر سندوقی تەقاعودی عێراق سندوقی خانەنشینی عێراق خانەنشین بن ئەوانەی پێش ئێستا کە خانەنشین بوون تا بە ئەم ساڵ هاوشێوەی ئێستا خانەنشینیان لەسەر سندوقی تەقاعود نییە ئێستا هەموو خانەنشینێکی عێراق خانەنشینیەکەی لەسەر سندوقی خانەنشینی عێراقە بەڵام جگە لە ئەو خانەنشینانی کە پێش 2008 خانەنشین بوون هەرێم تا ئێستا موچەی خانەنشینی هەرێم لە زەمنی موچەی گشتیە حسابەکرێت واتە لەسەر موازنەی گشتیە کەواتە ئەمەی تا ئێستا خانەنشین بووە لەسەر موازنەی گشتی خانەنشینی وەربگرن هاوشێوەی ئەوانەی پێش 2008 کە من ئەمەم لەگەڵ سەرۆکی سندوقی خانەنشینی عێراقیش باس کرد وتی وەڵاخۆ ئەمە چارەسەرێکە ئەتوانین بەس ئەو چۆن ئەتوانێت لە کاتێکانە تۆ سندوقەکەی ئەوە بەڵام بۆ لە مەودووە ئەوانەی لە مەودووە خانەنشینە بن فەرمانبەرەکان خانەنشین ینی تەوقیفاتی تەقاعودیەکان بن بە سندوقی خانەنشینی عێراق و لەسەر سندوقی خانەنشینی عێراق تەقاعود یعنی ئەو پرۆسەیە دەستی پێ کردووە ئێستا لە گفتوگۆیان لە ژنەیەکیان دروست کردو بۆ چارەسەرکردنی ئەم پرسانە ئاشکرایە لە ڕابردووە کۆمەڵێک لەو بڕیارانی کە دادگای فیدراڵی دەری کرد مشتومڕی زۆری لێکەوتەوە بۆ نمونە دوورخستنەوەی محەممەد هەلبوسی و کۆمەڵێک بڕیاری تری پەیوەست بە هەرێمی کوردستان وەکو یاسای هەڵبژاردن و چەند بڕارێکی تر باس لەوە ئەکرا کە ئەم دادگای فیدراڵیە ڕۆڵی دەسەڵاتی یاسایی و جێبەجێکردنی گێڕاوە هەر بەڕاستی ئەم بڕیارانی کە دادگای فیدراڵی لە ماوەی ئەم چەند ساڵەیە دەری کردووە هەمووی اختصاصی خۆی بووە یان ڕۆڵی تری گێڕاوە مەبەستمەوەیە کاریگەری فشاری سیاسی بەسەر هەندێک لە بڕیارەکانیەوە هەستەکەی دیار بووە ئەزانی خاتون داهی یعنی هەمیشە دادگا دەستوریەکان ناتوانی لە کارتێکردنی سیاسی بە دووری بگریت یعنی مەسەرەن ئێستا دادگای فدرالی ئەمریکا دادگای باڵای فدرالی ئەمریکا کە باڵاترین دادگای من نامەوێ مقارنەی عێراق بە دواییە مەسەر باسکردنی عێراق بە ئەمریکا بکەم بەڵام دادگای باڵای فدرالی ئەمریکا لەبەرەوەی محافظکارەکان زیاترن تایە لە
با بڵێن لیبراڵەکان لەبەرەوەی ترامپ لە کاتی 4 ساڵەکەی خۆیە 3 دادوەری ئیزافە کرد بۆ دادگایە لەبەرەوە بڕیارەکانی زیاتر محافظکارانن وەک لەوەی بۆ نمونە لە بابەتی ئیجهازە ینی لەباربردن ئەوە دژی وەسانەوە بڕیارێکیان دەرکرد بووە کەواتە ئەم جۆرە لە دادگایانە ناتوانین لە کارتێکردنی سیاسی و لە کارتێکردنی فکری ئەومانە دووری بخەیتەوە بە تایبەت لە عراقیشە ئێمە لە عراق ئاژین و ئێمە خۆمان نەزانین کە وەزعی عراق چۆنە بنەجێکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆچی دژی هەرێمی کوردستانە من تێناگەم یان بۆچی ئەبێت ئەمە دژی هەرێمی کوردستان ئەوەی خانەنشینان هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان بە عراق بۆچی دژی هەرێمی کوردستانە بۆیە ئەها سەیریکە هەر لە ناوخۆی هەرێمیش قەناعەت ئەگۆڕێ لە یەکێکەوە بۆ یەکێکی تر تەنانەت لە کاتێکەوە بۆ کاتێکی تر ئەگۆڕێ مەسەلەن سەرۆکی مەسرور بارزانی لە کاتێک لە کاتەکانە زۆر بە توندی دژی بڕیارەکانی دادگای باڵای فدرالی بوو بەڵام خۆی داوای بردە بەردەم دادگای باڵای فدرالی وتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەباشی بڕیارەکەی ئێوەی جێبەجێ نەکردووە سەبارەت بە ئینتخابات یعنی پێشتر دژی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی بوو سەبارەت بە دوای ئەمری وەلای دەرچووە کەچی خۆی ڕۆژ داوایەکی تۆمار کرد لە بەردەم دادگای باڵای فدرالی بە دادگای باڵای فدرالی وتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیارەکەی ئێوەی بە دروستی جێبەجێ نەکردووە کەواتە تێگەیشتنی سیاسی تێگەیشتنی سیاسیش بۆ بڕیارەکانی دادگای باڵای فدرالی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر تەنان لە هەمان کەسەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر جیاوازە پرسیارەکەی پرسیاری خەڵکە بەڕاستی زۆر گرنگە ینی بەپی قەرارەکەی دادگای فیدراڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە پێویستە دابەش بکرێت حکومەتی هەرێمیش ئەڵێ لە ڕێگەی هەژماری منەوە دابەش بکرێت ئایا هەژماری من پێچەوانەی قەراری دادگای فیدراڵیە و موچەخۆران لەم نێوەندەیە گیریان خواردووە بەڕاستی زۆر کێشێ ئەم هەویرە بەڵسەمژ پرسیارەکەمێ لەسەرەوە کاک بەهەمانی ژێری بچمە پرسیارێک من بووی هەژماری من و ئەوەی تەڵچین قەزێکی گرنگە بەڕاستی کاک دکتۆر ئێستا ئەمی کە بەڕێزت فەرمووت ئێمە قانونی خانشینی ساڵی 2006مان هەیە 2006 زائیدەن قانونی خانشینمانی 2014 کە گرنگە ویسا ئیشی پێکرد لە کوردستان من پرسیارەکەم ئەمەیە لە بەڕێزت تا 12 ئۆکتۆبەری 2015 سەرۆکی پەرلەمانی کوردستان بوویت من نەمزانیوە یان داوات نەکردووە خانەنشینی کوردستان لەگەڵ عێراق هاوتا بکرێ ئەو ڕۆژەی کە ئەو یاسایە لە عێراق 2014 من لە پەڕەکەی خۆم لە فەیسبوک نووسیومە يعني ئێستش بگەڕێیتەوە تایەتی هەشتا من ئەو کاتە نەبووم بە سەرۆکی پەرلەمان نووسیومە کە ئەم یاسای خانەنشینیە زۆر عادلانەیە و پێویستە کات ئەوە جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان و ئەو یاسایی پێشووتر کە هەڵوەشاوەتەوە وەلا بنرێ کە من بووم بە سەرۆکی پەرلەمان من پێم وا بوو ئەوە ئەندامانی لیژنەی یاسایی و لیژنەی دارایی پێشووی پەرلەمانی کوردستان ماون من پێم وا بوو کە ئەو یاسایی عێراق واجب النفاذە لە هەرێم یعنی ئەسڵەن پێویستی بە دەرکردنی یاسایی جێبەجێکردنی شتنیە من پێم وا بوو لەبەر چەند شتێک طبعا ئەو بۆچوونەی ئەو کاتە 2014 من هەم بوو لەسەر چۆنیەتی دەرکردنی یاسای جێبەجێکردن يعني حەز ناکەم باسی خۆمان بکەینەوەوانە بەس لەم دواییە دادگای باڵای فدرالی قەرارێکی دەرکردووە دوو قەراری دەرکردووە لەسەر یاسای نەفاز لە هەرێمی کوردستان ڕەک ئەم بۆچوونەی منی باس کردووە جێبەجێکردنی یاسای جێبەجێکردن لە هەرێمی کوردستان پێویستی بە دوو مەرج هەیە یەکەم تۆ پێویستە کاتی یاسایەکی خۆتت هەبێ کە یاسا ئیتیحادیەکە پێچەوانە بێ لەگەڵ ئەو یاسایی خۆت و تۆ بتەوێت بیان گونجێنی بەیەکەوە دووەم پێویستەکە لە زمانی اختصاصاتی حەسری سوڵتەی ئیتیحادی نەبێ من وتم لەبەرەوەی ئێمە خۆمان یاسایەکی خانەنشینی تایبەت بە هەرێمی کوردستانمان نییە بەڵکو هەر ئەو یاسا خانەنشینیە یعنی یاسای خانەنشینەکەی عێراق جێبەجێکن کە 2006 کە ئەم یاسای 2014 هەڵی وەشاندووەتەوە کەواتە ئێمە ئەبێ ئەوەی 2014 ڕاستەوخۆ جێبەجێکەین ئەوانی لیژنی یاسایی وتیان نابێ یاسای بۆ نەفازی بۆ دەرکەین فعلا خوێندنەوەی یەکەمان بۆ یاسای جێبەجێکردنی یاسای 2014 کرد لە پەرلەمانی کوردستان ناردمان بۆ حکوومەت
حکوومەت وتی ئێمە ناتوانین ئەمە ئێستا جێبەجێ بکەین تێچووی دارایی ئەبوو ئەوە و ئێستا بڕۆ لە سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عراقیش بپرسە هەر یاسایە کە تێچووی دارایی هەبێ پەرلەمان ناتوانێت خۆی دەریکە ئەبێ حکوومەت ڕەزامەند بێ لەسەری چکە حکوومەت تێچوونە دارایەکەی بۆیە لەسەر ئەو پەکی کەوت ئەگینا ئەو کاتە ئێمەوەمان کرد هەنگاومان نبوو ئەوەی کە ئەزانی مەبەستم چییە چونکە بەڕاستی ئەبێەوە قبولکەی خەڵکش گرید لێ بکات کە خۆت سەرۆکی پەرلەمان بوویت ئەخۆ ئەو کاتە توانیت داوا لە دادگای فیدراڵی بکەیت دەبەری ئەو کاتە دادگای فیدراڵی ناوی نەهاتوە ناوانەوە خەڵک زۆر پەنای بۆ نەبوو ئەو کاتە من سەرۆکی پەرلەمان ئەبوو خۆم بەرپرسیاردەکانی خۆم لەوێ جێبەجێ سەرۆکی پەرلەمان کەواتە سەرۆکی دامەزراوەیەکی باڵا دەست بووی لە هەرێمی کوردستان ئەو توانی بکەی نەتکرد وەکو بۆم باسکردی خوێندنەوەی یەکەممان بۆ کرد توانین زەختی زیاترکەی دکتۆر ئێمە لە وڵاتە سەرۆکی پەرلەمانی لەگەڵ سەرۆکی هێرەدانیشی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دانیشی یان ئەتکرد ئەسە چۆن فشارەکەی و کاتە بتکردای خەڵک زیاتر لێ وەرەگرتی ئەمە خاڵی دووەم کاک دکتۆر ئێمە لە هەرێمی کوردستانە دروستە ناتوانانی قاونێ دەربکەی پێچەوانی قاونێکی عێراق و پێچەوانی دەستور چکە دوای مشکلەوە تووشە بێ ئایا بۆی خەڵکی خانشینیش ئەم گەرانتی هەبێ ڕاستە ئێمە تا پێش ئەم قەراری مەحکەمەی فیدراڵی قانونی 2006مان جێبەجێ کردووە ئێمە ویسا انتخاباتی خولی چەشەمان کردووە ئەگەر ئەم پەرلەمانە تازەیە دەستی کرد بە کۆبوونەوە بڵێ کاکە وەڵام قانونی خانشین بۆ خۆم دەرەکەم ئەو قانون ڕەفزەکەم ئەتوانێ یان ناتوانێ جارێ بەسەر گنەکەی ترا باز مەیە یعنی هەرەتێ بە پێکەنین وانە باز بێ فەرمو ئەزانی کاک هێمن سەرۆکی پەرلەمان ئیدارەی پەرلەمانەدات سەرۆکی پەرلەمان بڕیاردەری یەکەم و ئەخیر نییە من پرۆژە یاسا هاتۆتە بەردەستم پرۆژە یاسا خوێندنەوەی یەکەمان بۆ کردووە من ئەوە نییە من ڕەدی ئەم پرۆژە یاسایم کرد بێ نەکەر ئەوە من هەر بڕوام وا بووە کە ئەسڵەن ئەبوو جێبەجێ بکرێ ڕاستەوخۆ پێویستی بەو پرۆژە یاسایش نەبووە ئەنجا خوێندنەوەم بۆ پرۆژە یاساکە کردووە ناردوومە بۆ لیژنە پەیوەندیدارەکان لیژنە پەیوەندیدارەکان ناردووانە بۆ حکوومەت وتوتی تێچووی دارایی هەیە ئێمە ناتوانین ئێستامە بکەین من ئیتر لەوە زیاتر دەسەڵاتم نییە ناتوانمان بکەم تەنانەت ئەمە بخەمە زۆر جارێ سەرشت لە پەرلەمانە تێپەڕیەوە بەخواستی من نەبووە من سەرۆکی پەرلەمان بووم ئەبوو ئەرکی خۆم بە شێوەی دروست جێبەجێ بکەم من دەنگێکم ئیداری کۆبوونەوەکانی پەرلەمانەکەم جاری وا هەبووە دەنگ لەسەر شتێک درراوە ڕەنگە لەسەر لەگەڵ خواستی منە نهاتوتەوە ئەوە سەبارەت بەو پرسە سەبارەت بەوەی تریش باشە ئێمە ئێستا پارەمان لەکوێوە بۆیەت لە عێراق و پارەمان بۆیە باشە تۆ سەر نایەشێ بۆ پەڕۆ بەستی لەسەر ئێوە بە یەکێتی پارتی بڵێ دوای خۆزانی کە قانونێکیان دەرکرد وایە پێویست ناکە ئەوە بکەن جارێ ئەسڵان من پێم وایە یعنی گومانێک هەیە کە کۆی پرسی موچە پرسێکی اتحادیە بۆچی چونکە ڕسمی سیاسەی مالی لە ضمنی سەلاحیەتە حەسرەکانی حکوومەتی اتحادیە بۆیە ڕسمی سیاسی مالیش مەسەلەی موچە و باج و ئەمانە ئەگرێتەوە کەواتە ئەم یاسایانی کە پەیوەندیدارن بە ڕسمی سیاسی مالی و اتحادیە و ئێمە نیمانە لە هەرێمی کوردستان یاسای خانەنشینیمان هەیە خانەنشینە تایبەتەکانمان هەیە زۆریشمان هەیە بەڵام خانەنشینی گشتی نیمانە مەسەلەی موچەش یعنی موچەی فەرمانبەران هەر ئەو یاسایانی کە لە حکوومەتی اتحادیە تا ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ بێ کەواتە ئێمە پێویستمان بەم سەرێشەیە نییە تۆ یاسای اتحادیەکە مادەم پارەکەت لە بەغاوە بۆیە یاسای اتحادیەکە جێبەجێ بکە و موچەی خانەنشینانی هەرێم هاوتا بکە لەگەڵ عێراق زۆر باشە ئەو کاربوونەر تەڵچینی کرد ئەوە ئێستا زۆر مەوزوعێکی گرنگە کە بەتەفسیل میزان خاتون چینە سەرەوە یان ئەشە وەڵا ئەوە ڕبتی بە موچەی خانەنشینانەوە هەبوو یەک پرسیار باز لەوا کرێت کە ئەگەر موچەی خانەنشینانی هەرێم هاوتای موچە خانەنشینانی عێراق هەمووی بە کاملی بکرێت هەندێک لە موچەی خانەنشینانی هەرێم کەمە بێتەوە تەواوامە وا هەستەکەم هەندێک پلەدارە سەربازیەکان شتێکی وان بیستووە بەڵام خانەنشینی گشتی هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت ئەسڵان بە پێچەوانەوە هەمویانە ئێستا تەنانەت ئەوەشی پێش 2014 یاساکی بەسەرا جێبەجێ نەبووە حەدی ئەدناکەی بۆ بە 600,000 هەمووی موچەکەی زیای کردووە بەڵام ئەوەی سەیرە دکتۆر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکە ئەڵێ تا ئێستا حکوومەتی عێراق قرارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکردو بۆ ئاوتاکردنی موچەی خانشینان ئەوەی کە ئێین لە حسابی خۆمان خانشینانی مەدەنی سەرفەکەی کە 40 ملیار دینارە خەلەلەکە لێرەوەیە بەشێک لەوانە بایۆمەتیان نەکردو خەلەلیان هەیە
عراقش دای ئەو زانێرانان لێکە وزای دارای خۆی هەرمدانی پیانناڵێ بەشێک لە خانشینەکان بایۆمەتریان نییە بیکەن جە بەشێکدان پەککەوتن تەمەنیانەیە بەشێکیان و خەرلانێ وزای دارای خۆی ئەوەی باس کرد کاکتۆ باشیشە زان پێم باشە بچینە سەر هین کەواتە ئەو پرسە ئەتوانێت لە قانونی موازنە هەمووی معالجە بکرێ بە تعدیلێکی قانونی موازنە هەمووی معالجە بکرێ لەسەر پرسی بناوجێکردنی موچە کە جەنابەت پرسیارت کرد جێرە یعنی ئایا هەژماری من یان بنەجێکردنی موچە دادگای باڵای فدرالی بڕیارێکی هەیە بڕیارەکەی ژمارە هینە ژمارە 224 و 269 2023 باشە لەولاوە سەرۆکی دادگای باڵای فدرالی ڕوونکردنەوەیەکی فڵاو کردەوە کە ئێستا وا هەستەکەم لەسەر سایتی دادگای باڵای فدرالی ژە ڕوونکردنەوە نەماوە ئایا بنەجێکردنی موچە لە هینە فدرالیەکانە لە بانکە فدرالیەکانە یان لە بانکە ئەهلیەکانی شکرێ کۆی ئەم پرسیارانە بە یەک جواب بینەوە یەکەم بڕیارەکەی دادگای باڵای فدرالی بنەجێکردنی موچە زۆر وازەحە ئەڵێ بنەجێکردنی موچە خۆرانی هەرێم بە فەرمانبەران خانەنشینان ئەوانەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە بانکە فدرال لەو بانکە حکومیانەی کە لە دەرەوەی هەرێمن هاڵێ لدى المصارف الحكومية العاملة خارج الإقليم بس رشيد رافدين تي بي اي شاراديك يعني حكومية يعني شاراديكنا دكتور جان خوش تزاني تي بي اي سرنجمني وزيرانا بلى بانك الرشيد والرافدين سرب وزارة دارية يعني يقدر حكمية ودو جار حكمية بلى واي راست بانك يعني بانكي معترف العلاقة يعني بانكي رسمي بارحال كواتا اما بيويستي بويا لم بانك فدرالية حكوميانية بكري بنجيكرني موجة كواتا ما بنجيكرني موجة لبانك اهليان ناكرت ببي قراركي بدات جايب والله فدرالي الله ان باشا خو دواي باسي بانك اهليكاني كردوا هلا خودي دات برياركي دات جايب والله فدرالي باسي بانك اهليكاني كردوا دات جايب والله فدرالي بو موضوعي دابش كردن بالله الله اكري لدواي بنجيكردني موجه خوراني هرمي كردستان لبانك فدرالي كان برسي دابش كردن اسانكاري تيا بكري تنانت لو صيرفانشي كهان يعني تحويل بكري زور باسان يعني تو كارتك تبي باساني بتواني لها مو شونك لهرمي كردستان موشكد هجماري من بيتواني قراري دادگاه فدرالية بله بدات با تي بي اي وهجماري من شي يا دكتور من نازانم براسي او چون او كراو بلام اگر سيري برياركي دادگاي بالاي فدرالي بكي الله بنجيكرتني موچه خوراني هرم بيويستكات تنانت نكر او يوتوتي بيويستكات لبانقه اتحاديه كان بي الله المصارف الحكومية الاتحادية العاملة خارج الإقليم أواني لدروي هرم كاركن أو أما كواتب بنجيكرنا لو لبنقة أو لبنقة حكومية فدرالية كان بيه دواي دابش كردن أساسية اللي همو بنقة كان بيت دابش كردن باشا أو هنا سروكي دادگاي بالاي فدرالي چيا من بيم وايا أو سروكي دادگاي بالاي فدرالي كردويتي هینێکی قانونی نییە يعني هیچ لێکەوتەیەکی قانونی نییە بۆچی قوتی قانونی نییە نەخێر چونکە ئەمە بڕیاری دادگای باڵای فدرالیە دادگای باڵای فدرالی ئەتوانێ عدول بکە لە بڕیارەکانی خۆی بەڵام ئەوە دادگای باڵای فدرالیە ئەتوانێ عدول بکە نەک سەرۆکی دادگای باڵای فدرالی سەرۆکی دادگای باڵای فدرالی دەسەڵاتی عدولکردنی لە قەراری محکەمەی اتحادی نییە كواتا او ڕوونکردنەوەی سەرۆکی دادگای باڵای فدرالی ناتوانی بڵێ لێکەوتەیەکی قانونی هەیە کە ئەتوانی پشتی پێ بەسی باشە دوای ئەمە ببوورە خۆی زافەی عکس نییە بۆ یەڵم بۆی بتێنە پڕێ بەس ئەزانی چۆنە هەندێک شت پێش ینی ئەو لەو ڕوونکردنەوەی هاتووە ئەڵێ بنەجێکردن ئەتوانێت لە هەموو بانقەکانە بێت کە ئەترافی پێکراوە لەلایەن بانکی مرکزیەوە کەواتە بانک ئەهلیەکانی ژەگرێتەوە بەڵام لێرە لە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەو نەسەش کە هاتووە لەوەی دادگای باڵای فدرالی لە نەسە حکومیەکەیەتی حکومیەکە نەسە حکومیمان هەیە هەندێک جار لە هینمان هەیە تەفاسیلمان هەیە لە قەرارەکەی محکەمەی اتحادی و نەسە حکومیمان هەیە حکم يعني نص حكومي نص حكم لا نص حكمك يا هاتو بويا او ناكل عدولي لبكري او تنها دادقات وانا عدولي لبكا السر رقاتشي بوما رقاتشي شكو يساب
لە ڕووی سیاسی و زۆر باسی ئێمە پرسیار بکەینات تۆ ڕێگاکەمان پێڵێ پرسیار بکەینە پێمان دەڵێ ئێمە پێشەوەی پرسیارەکە بکەی ڕێگاکەش باس فەرموو لە ڕاستیە ڕێگاکان بەم شێوەیە زۆر گرنگە کار بۆ ئەوە بکرێت بانکە فدرالیەکان لە هەرێمی کوردستان بکرێنەوە لە پارێزگا جیاوازەکان بکرێنەوە ڕافدەین و ڕەشید هەندێک مڵکیان هەیە مڵکەکانیان بدرێتەوە یان مڵکی هاوشێوان بدرێتێ بۆ ئەوەی ئەوانە بێنەوە هەرێمی کوردستان بۆی ئەم پرۆسەیە ئاسان بەڕێوە بڕوە ئاسانەکرێتەوە بانکانە دکتۆر بەڵێ زۆر ئاسانە زۆر ئاسانە یعنی مڵکەکانیان بنەوە زۆر ئاسانە خۆیان ئامادەن بێنەوە ئێمە کاتی خۆی لە ئەنجومەنی نوێنرانی عراق بووین ئیشمان لەسەرەوە بابەتە کرد ئامادەن بێنەوە ئەگەر هینەکە مڵکەکانیان بدرێتەوە باشە ئەگەر تەنانەت پێشەوەی مڵکەکانیشان بنەوە هینەکانیان بکەن ڕێگای دروست لەمە ئەگەر ئیرادەیەکی سیاسی ئەوەیە کە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی تەنانەت پێویستی بە حکوومەتیش نییە حکوومەتی هەرێم بۆ نمونە لە پارێزگای سلێمانی ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەیە بۆ بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر بەڕێوەبەرەتیەکی گشتی لە پارێزگای سلێمانی ئەتوانێت بایۆمەتری فەرمانبەرەکانی خۆی بەرێ لەگەڵ وەزارەتی دارایی اتحادی دانیشتن بکە و داوای بنەجێکردنی موچەی موچەخۆرانی دارایی هەرێم وتی نابێشتی وا بکەن بڕیارەکەی دادگای من باسی بڕیارەکەی دادگای باڵای فدرالیەکە من حەقم نییە بەسەرەوەی کە وەزارەتی ئەمەی هەرێمی کوردستان ئەڵێ چی ئەوە وەڵحەسڵ سەمان پێ مەکە خوا ماڵەوەکەوانە چکەم ینی من نازانم ینی جاری وایە هەر کەسە لە خۆیەوە لە گیرفانی خۆی قسەیەنێت قساکە من باسی بڕیاری دادگای باڵای فدرالیەکەم تەنان لە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ئەڵێ چی ئەڵێ ولكل من الجهات المذكورة آنفا في الإقليم والدوائر الفرعية التابعة لها التنسيق المباشر مع وزارة المالية الاتحادية لتنفيذ ذلك يعني تناند على الشيء دعاء على شيء ومفاتحتها بشأن التوطين دون الرجوع إلى ممثلية إقليم كردستان همو دائريك همو بەڕێوەبەرایەتیەکی گشتی لە پارێزگای سلێمانی بۆ نمونە کە لێرە ئەم باس خواستە زیاتر لێرە نییە تەنان لە ڕووی سیاسیشەوە زیاتر لێرە باز ناکرێت دەفەرمونون ئەوە عەرز و ئەوە گەز بەڕێوەبەرایەتە گشتیەکان فەرمونون بڕۆن لەگەڵ وەزارەتی مالیەی اتحادی دانیشتن بکەن موچەی موچەخۆرەکانتان بەرن بایۆمەتریەکانیان بەرن و یەکێتی جددی نییە لە مۆزوعی تەوتینی موچە ئەگەر وابێ ئەزانی ئەمە ڕێگاکەیەتی ئەگەر ئەیانەوێ ئەمە بکەن تەمان ئەمە لە ڕووی سیاسیەوە لەم کەمپینی هەڵبژاردنەیە باسکرا ئێستا چاودێری ئەوە کرێت کە ئەو بەڵێنانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە کراون جێبەجێ ئەکرێت یان نا و مۆزوعی بنەجێکردنی موچەش پێم وایە زیاد لەلایەنێک لێرە باسی کردووە زیاد لەلایەنێک باسییان کردووە هەنگاوی دروست ئەمێ فەرمونون ئەوە ئەتوانرێت لە ڕێگەی وەزارەتی مالیەی اتحادیەوە داوای ئەوە بکرێت و بڕیارەکەی دادگای باڵای فدرالی وەزارەتی دارایی اتحادی هین کردووە ئیلزام کردووە کە ینی ئەوەی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەنجام بە ئەوە پرسیارێکش بکەین ینی واز لە حکوومەتی هەرێم بێنم حکوومەتی ئێستا پارتی و چەتی ئیداری ئێن سبەینە بەڕێزت ئیداری ئیت ئەگەر وەزارەتی دارایی عێراق بووی هەبێ لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردە یان بەڕێوەبەرایەتیکی دیکە ڕاستەوخۆ مامەڵە بکە ئیشی ئەم وەزارەتی دارایی هەرێم چییە کە ئێستا وەزیرەکەی نازانێ هەیەی یان نیەتی دەستێکات کێشاوەتەوە ئامە بەستم ئەی بەڕاستی مش پرسیارە دەست خۆش بە ئاماژت بە شتێکی زۆر گرنگە کاکە من ئێمە مشکلەمان چییە لە هەرێمی کوردستان ئێمە مشکلەمان لە هەرێمی کوردستانە ئەوەیە بەدەست دەسەڵاتێکی نابەرپرسیارەوە گیرمان خواردووە بەڕاستی و لەو کاتانەی کە پێویستە کات دانوستان بکەن بۆ چارەسەری کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو کاتانەی کە ینی سنگ و قورساییان هەیە ئەتوانن ئەو دانوستانە بکەن بە شێوەیەکی ڕێکوپێک بیکەن بە شێوەیەکی متەوازن لێی دەرچین نایکەن و ینی شتەکان دوایی وای لێ سنگ و قورسایی هەرێمی کوردستان لاوازە بێ ئەو کاتە ئەڕۆن دانوستانەکەم تەوتین پاک بخا لەم لاشەوە کێشە بۆ موچە خۆی کێشەکە لە چیایە کێشەکە لە وایە وەکو عەرزم کردن
ئەمانە لە کاتی خۆیان ناڕۆن بە دەم شتەکەەوە کە دوای سیرەکەن ڕەنگە ئەمە دەرفەتێکی بۆ هێناونەتەکایەوە یعنی لە سەرەتاوە زۆر دژی تەڵتین وەسان ئێستا بۆ نمونە ئەو قەراری کاتی خۆی ئێمە ڕۆشتین لەین لە دادگای باڵای فدرالی ئەوەی خانە نشینان بەڵێ هەرتەک هینیان کردین ئەمە تەخوینیان کردین ئێوە ڕۆشتون بۆ دادگای باڵای فدرالی و نازام چی وەڵحاصل دوای سیرەکەن ئەمە لە قازانجیانە ئێستا خۆ ئەمە ئەتوانن وەکو کارتێک بەرامبەر بە حکوومەتی اتحادی بەکاری بێنن بەڵەن کاکە ئەوە خۆ محکەمەی اتحادی قەراریاوە بۆ جێبەجێ ناکەن خۆت یاساییت ئەگەر لە بڕیارەکە بڕیاری دادگای باڵای فیدراڵیە بۆ تەوتینی موچە لە بانقە فیدراڵەکان و بە هەموو ئەو زانیارانی کە لە بڕیاری دادگاکەیە هاتووە باشە ئێوە بۆ سکاڵا ناکەن وەکو سکاڵاتان پێشووتر لە دادگای باڵای فیدراڵی تۆمار کردبوو بۆ سکاڵایەک ناکەن بۆ هەمواری بودجەی گشتی لێەوە ڕوونکردەوەی باشتر بدێ بۆ مەسەلی تەوتین ئەزانی ئەوە هەمواری یاسای بودجە ئەوە لە ئەنجومەنی نوێنرانی عراق کرێت باش ئەو هاوڕێیانەی لە ئەنجومەنی نوێنرانی عراقن ئێستا ئەتوانن من ئەتوانم هاوکار بم لەو پرسیارەکەم لێرەوە ڕاستە خۆی ئەزان تێکم بەڵام یعنی ئەتوانین هاوکار بین لەوە ئەتوانن پرۆژه یان کە ئێستاەوە بەرەو کۆتایی ساڵەڕێن بەدڵنیاییەوە پێویستە کات جەداولی موازنە جارێکتر بێتە پەرلەمانی عراقەوە هەر لە ئێستاەوە ئەندامانی کورد لە ئەنجومەنی نوێنرانی عراق ئەتوانن پرۆژەیەک حازرکەن لە کاتی هاتنی جەداولیان پێش ئەوە تەقدیمیکەن بۆ هەمواری یاسای موازنە و ئەو پرسانەی کە پەیوەندیدارن بە بنەجێکردنی موچەی موچەپۆرانی هەرێمی کوردستان و لەگەڵ پرسی خانەنشینان کە باسمان کرد کە ئەوەش پێویستی بە تعدیلێکی قانونی موازنەیە ئەوانی تیاجێ تەوقیفاتی تەقاعودیش بە هەمان شێوە ئاخرەوەی ئەوە تەوقیفاتی تەقاعودی دکتۆر لەسەر مەوزوعی قسە لە قسەکان وا قسەت کرد ینی هەموو کاتێک دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە کاتی لاوازیە دانووسان لەگەڵ حکوومەتی عێراق بەڵێ لە کاتی بەهێزیە لوت بەرزن جوابی کەس نادەنەوە جا پرسیارەکەم ئەوەیە 2016 و کاتی سەرۆکی پەرلەمان بووی وتت حکومڕانی بە کەسایی نەخوێنەوە ناکرێت دوای 8 ساڵ ئەو تقریبا نزیکە بینەوە لە 8 ساڵ هەمان بۆ چونوتەیە ئەوانەی کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانەکە نەخوێندەوارن زەنی ئەو حکومڕانیە ناتەن دروستە نەخوێنەوارانەی کە کردیان بۆ هەرێمی کوردستان بزانە بەکوێیان گەیاندین من ئەو کاتە ئەوان لە لوتکەی لوت بەرزی خۆیان هەبوون من ئەو قسەیان کرد خۆیان لە هۆڵەکەیە هەندێکیانەوانە یان لەناو ئەو بینایە بوون هەندێکیان لەناو هۆڵەکە بوون هەندێکیان لەناو ئەو بینایە بوون پەرچەکردارێکی زۆر توندیان هەبوو بەڵام لەباتی ئەوەی کە بە جۆری حکومڕانەکەی خۆیان بچنەوە ینی من نامێ بچمە باسی پەرچەکردارەکانیان کە دوایی ویستیان چی بکەن و چۆن بکەن و ئەوانە بەڵام بەڕاستی دوایی نەتیجەکەیمان بینی سەیری کە هەرێمی کوردستان لە ساڵی 2016 و 2017 دەستی گرتبوو بەسەر هەموو ئەو زەویانی کە خۆی بە خاوەنی زانێ لە ڕاستیە لە مێژووی 100 ساڵی ئەم میلەتەی ئێمە من ناچمەوە بۆ مێژووی دووری خۆمان ناچمەوە بۆ مێژووی دووری کە لە مێژووی دووری خۆشمانە هیچ میلیشینێکمان نەبووە دەستی بەسەر هەموو خاکی هەرێمی کوردستانە هەبێ وانە بەڵام لە مێژووی 100 ساڵی ئێمە ئەوە نەبووە ئێمە دەستمان بشکێ بەسەر هەموو ئەو زەویانی بەی خۆمان ێزانین یعنی لە مەندەلیەوە بیگرە بۆ شنگال هەمووی لەژێر دەستی خۆمانە بوو نەوتیش بەدەست خۆمانەوە نەکەوە نەوتی کەرکووکیشمان بەدەستەوە بوو نەوتی با بڵێن بەدەستیانەوە بوو چکە بەڕاستی بەدەست میلەتەوە نەبوو ئەو بەدەست ئەوانەوە بوو لە باتی ئەوەی ئەمە بەکاربێنی وەکو لە نقطەی هێزەوەی کە جەنابە باسی کرد لەگەڵ حکوومەتی اتحادی کەوتە دانوستانەوە و ئەو وەساتە نێودەوڵەتیانشی کە هەبوون کە لە ئاستی ئێژگار بەرز بوون زانی ئەو نامەیە تەلەرسن هاوشێوەی وعدی بالفۆر بۆ بەڕاستی وعدی بالفۆر کە دەوڵەتی ئیسرائیل لەسەر دامەزراوە هەر لە نامەیەکی هینەوە بوو لە نامەیەکی وەزیری دەرەوەی بەریتانیا بۆ زایۆنیستەکان کە دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ یعنی هاوشێوەی ئەوە بوو ئەتوانرا استیغلال بکرێ هەموو ئەم وەساتە نێودەوڵەتیانە بەڵام ئەوانە لەبەرەوەی نەخوێنەوار بوون بە هاوکێشە نێودەوڵەتیەکان ئەوانە لەبەرەوەی نەخوێنەوارن بە شێوازی حکومڕانی دروست لە هەرێمی کوردستان سەیری کە چیان کرد نەوتی ئەم وڵاتیان دەرهێنا لە باتی ئەوەی ئەم نەوتە ببێتە هۆی خۆشگوزەرانی ئێمە
بووە دوایی وتیان ئێمە قەرزارین تۆ نەوتە دەریە ناوە فرۆشتوتە وتیان 21 ئەزانین چۆنە کاکوونەر کەس نییە هیچ کوردێکی شەریف نییە حەزی بەوە نەبێ خاوەنی دەوڵەتی سەر بە خۆی بێت یعنی تەسەوڕەکەی من وەکو سەرۆکی پەرلەمان ڕۆشتوم بۆ وڵاتانی تری دنیا سەرۆکی پەرلەمانەکانی وڵاتانی تری دنیا پێشوازیان لێ کردوم یعنی دانیان پیا ناوین وەکو سەرۆکی پەرلەمانی ویلایەتەکان پێشوازیان لێ نەکردوین مەسەلەن سەرۆکی پەرلەمانی سوید پێشوازی لێ کردوم سەرۆکی پەرلەمانی بەریتانیا پێشوازی لێ کردوم بەڵام سەرباری ئەوەش هەر حەزم کردووە دەوڵەتمان هەبێ بەس ئێمە ئەبێ واقعەتی خۆشمان بخوێنینەوە ینی ئەبوو بیخوێننەوە کاتەکەمان کەم بۆتەوە باش من هەندێک شتمی لەسەر سەرۆکی پەرلەمان بوو دکتۆر باسی ئەوە دوو ئیدارەیت ئەکرد ئێستا ئەم بارودۆخە لە چی ئاستێکەیە بابەتی دوو ئیدارەی ئازای چۆنە ئێمە مانویست ئەو باس ئەو مەسلەی دوو ئیدارەیە تێپەڕێنین یعنی زۆر جار ئەو پرسا هاتە پێشەوە پیانەوتین ئێمە هەولێرمان بە خوێن گرتووە ئەوانە ئێمە گوێمان بۆ پرسانە نادا من پێم وابوو کە ئێمە ئرسێکمان هەبوو لە پەرلەمانی کوردستان ئەو کاتی کە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بووین کە لێمان لا نەدا تا ڕێگریان لێکردین و تا دوای ئەوە شەڕمان کرد لە پێناوی ئەوەی کە ئەو کەسەی ڕێی لێگرتین باجەکەی بات بەڵێ باجەکەی یا بۆی تۆ نەبوو بۆی ڕفاندۆمە بوو باشە بەڵام شەرعیەتێکی قانونی نەبوو شەرعیەتێکی سیاسی هەبوو دکتۆر باشتی باشە کە هەڵەیەکی سیاسی کرد لەبەرەوە شەرعیەتی قانونی نەبوو ناچار بوو بڕاتەوە ماڵەوە حەزمەتی تۆش لەگەڵی بوو دکتۆر گۆڕانیش لەگەڵی بوو لەکوێ لەگەڵی بوو لە ڕفاندۆم بوو کاگۆمەری سێ عەلیوتی بەڵێ دەنگمان بە بەڵێ بوو گۆڕان نەچوویە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم لە کۆتا ڕۆژە تۆ پیاوێکی وردی ئاگال لێ بە کۆمەڵی ئیسلامی بە بزوتنەوەی گۆڕان دوایی خۆ ئەزانی دکتۆر گیان خۆمی چێتی پارتی بکەن حەق وایە هەچی دایانێ کە لەگەڵ وڵێ لەگەڵیان لەگەڵ وڵێ لەگەڵی نیم ڕەنگە تۆ شەخسی لەگەڵی نەبێ دەبا وەڵامەکە بەمەوە من پێم وایە سەرەتایی بەرەو داڕوخان ڕۆشتن و وێرانبوونی گۆڕان لەو بەڵێەوە بوو کە ڕێخەری پێشووی گۆڕان بەو شێوەیە کردی ئێمە ومانان کە سەرکردە گەنجەکانی گۆڕان بووین هیچمان بەشداریمان لە ڕێفراندۆمان نەکردەکان بەرەی دکتۆر من لە هیچ بەرەیەک نیم من لە هیچ بەرحاڵ یعنی لەوێەوە دەستی پێکرد منش دەزانم ئەوە هەڵەیەکی زۆر دکتۆر گیان ئێمە ئەزانی مشکلەی بە بانکیکردنی موچە خۆزگەیشێتی پارتی تەدەخولیان نەکردا بەخوا هیچ کێشەی نەبووی ساو خۆی ڕێی بەس کامێکێتی پارتی دەستخانە هەر شتێکی خێریشەوە تێکێن ئەمە بە دکومنتم قسەیەکەم خەڵکی فەرمانبەرێکی ئەم وڵاتێسە کاک بابان فەرمانبەری حکومەتە ئەو چ مشکلەی هەیە چۆن نەکرێ و چیە کرێ ئەم ئەوێ موچەکەی بە بانکی بکرێ بەڵام میکانیزمەکەشی گرنگە زەمانەتی پارەکەی بکرێ ئەمە پرسیارێک ینی ڕوونکردنەوەیەک بۆ خەڵکانی ئەوەی کە گرنگە ئەم بە بانکیکردنە جاگەر ڕەشید و ڕافیدێنیش بێنە ناو پرۆژەکەەوە پرۆژەی هەژماری من خۆ بانکی حکومین وانە ئەو کاتاڵێکی ئەمە خاڵی دووەم پرۆژەی هەژماری من یان ئەو تەڵتینی کە ئێستا باسەکرێ ڕاستە پێشتریەوە ڕاتان چۆن بوو لەسەر هەژماری من بەڵام بەڕاستی سڵتەی منتیقەکە کەیفێتی نیشتمانی کوردستانە زەختی لێ خەڵک کرێ و چەند هەژماری من بکەن باشە بە ئێستاشەوە تیمی وزاری شێتی نەیوتووە من چەند هەژماری من مەکەن بە ئێستاشەوە کە قسە ئەکەین دوێنێ ئەمڕۆ دوێنێ کۆبنەی جومی وەزیران هەبووە ئەمە مزایەتی سیاسی نییە حەزبێکی سیاسی لە ڕێگەی ئۆرگانی خۆی بچە بڵێ تەڵتین بکەن و هەژماری مەکەن هەژماری من بە قەرار هاتووە بە قەرار لاچێت بە ئەو ئەنجومەنی وەزیرانەکەی چێتی و پارتی و گۆڕانتیایە بەشدارن با بچن ئەمرێک دەرکەن بڵێن بێ زەحمەت وەزاری دارایی فەرمانێک دەربکە بڵێ هەژماری من ڕاگرن کە نایکەن چونکە هاوبەشتیایە بەم دێمە سەر مۆزوعی ئەمەی کە ئەمەی بیلم ئەگەر قەرارە باسی بانکی حکومی کەین خۆ تیبیای حکومیە کاک بابانە چێ لەوێ هەژماری من دروستەکات هین بڵێ هەژماری خۆ دروستەکەی ساوانێک و ناوەکەش ئەنداگیر کردەوە ئەچێ ئەکاونتێک دروستەکات بۆ خۆی چ مشکلی هەیە مهمە موچەکەی بچێتە سەر ئەمە بەڵام ئێستا پێ وەڵام مشکلەکەی چییە؟ مشکلەکە چییە؟
من زۆر لە ڕابردوو زۆر قسەم لەسەر پرسی هەژماری من و ئەوە ناکرد بەڕاستی لەسەر نەجێکردنەوەوانە ینی گرنگەوەیە پرسی موچە نەکرد پرسی موچە کۆی مامەڵە داراییەکان بە بانکی بکرێت چونکە ئەمە یارمەتی شەفافیەتەدا یارمەتی کەمکردنەوەی گەندەڵیەکەوە بەس کە سەیرم کرد ئەم مانگی ڕەمەزانی ڕابردوو موچەی موچەخۆری هەرێمی کوردستان بە فەرمانبەر و خانەنشینەوە هاتبوو باش لە حکوومەتی اتحادیەوە هاتبوو ئەمانە نزیکی 20 ڕۆژ ڕایان کرد 20 ڕۆژ موچەی موچەخۆری هەرێمی کوردستان دکتۆر ئەزانی باشە هەمووی نەهاتووە یعنی کەواتە زەین چی لەمە دکتۆر گیان لەبەرەوەی یەدەوی کاکێ من نا ئەوە خۆ هەژماری منیش کرا بۆ کاکە ئیجازەم بە بەشێکی موچەخۆر باش بەشێکی موچەخۆر لە ڕەمەزانی پێشوو هەژماری منی نەکردەوە بۆ موچەخەی نەچوە سەر هەژماری من یعنی کەواتە چی من هەندێکی تر هەندێک بیرۆڕای تریشە بیستم لێرە و لەوێ ئەو ترێ ئەو یینەی کە هەیە ئەو گرێبەستی کە هەیە ڕاستەوخۆ ئەتوانرێ لێ بڕین و ئەم شتانەی لێ بکرێتەوەوانە من ناچمە سەرباریەوە بەڵام ئەخ ناچیرەوەی ڕاستنیان چی ئەزانێ من ئەبێ دکتۆر گیان تۆ خۆت پیاوێکی قانونی یعنی لەبەر ئەوە من ناتوانم بۆ سەمە پرسیارەکەم ئەمەیە 100% تەکیدی کەم ئەوە ئەبێ خەڵکی من پرسیارم ئەبێ خەڵکی پسپۆر ئینی وەڵامەکەم با قسەکەی خۆمتەواوکەم خوا ماڵاوە کە ئەوە لە مەسەلەیەکی کوردیە ئەڵێ با قسەکە چوارپەلی با لە ئەرزە کە مادەم ئەمان ئەوەیان کرد 20 ڕۆژ بوو موچە هاتبوو ئەیانتوانی هەر هیچ نەبێ ئەوانەی کە لە هەژماری منن موچەکەی بخەنە سەر هەژماری من کەواتە ئەمە هەر لە خۆیەوە حوسنیە پیشان نایە کەواتە ئەم دەسەڵاتە هەر کاتێ بێ ئەتوانێ موچەی موچەخۆر ڕابگرێ من نامەوێت ئەمە بمێنێ من ئەمەوێت لە عێراقا لە عێراق ئەم شتە نییە لە عێراقا کەس ناتوانێت دەستێوەردانی سیاسی بکە لە پرسی موچەیە ناتوانێت کەس ناتوانێت ئەمە بکە لە هەرێمی کوردستان ئەمە نییە خۆزگە وا بواە بۆیە منیش ئەو کاتە ئەگەروان نەکردایە باوەڕ هەبێ زۆر قسەم لەسەر هەژماری من و تەوتین و ئەم بنەجێکردنوانە بەس کە ئەوە خۆیان تاقییان کردەوە موچە لە بەغاوە هاتبوو لە مانگی ڕەمەزانە کاکە لە مانگی ڕەمەزانە عادەتەن ینی دەسەڵاتەکانی ئەم ناوچەیە بە هەمووی بە حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی لە مانگی ڕەمەزانە زانین چێکە ئەڕوا هینێکی زیاترەدا دووسێ ینی ئەمە چی پیاڵان بایعی ئەمەی حسەی بایعی نیە زیاتر ئەیا بە خەڵک یا هینی زیاترە تۆ لە مانگی ڕەمەزانە کە مانگێکە ینی خەڵک پێداویستی زیاترە 20 ڕۆژ موچەی موچەخۆری خۆت دوا بخەی ئێستا کاک دکتۆر شتێکی تر هەیە ئەڵێن ئەو معلوماتە ینی و سپۆری بانکی لە دەروی کێتریپاتیش پێوتوم یعنی ئەگەرەوان پێم بڵێن گومان لە معلوماتەکانەکەم چکار لە مەسلحەتی پرۆژەکەی خۆیانە ئەو پارەی کە عێراق ئەیە موچە ئەچێتە سەر TBI بنمونە بانکی بازرگانی عێراقی کە بانکێکە حکومیە نایەتە ناو حکوومەتی هەرێم ڕاستەخۆ سەر بانکەکە پارەکە تۆش ڕاستەخۆ توانین چی وەریگری ئەوە شتێکی باش ئەگەر وابێ ئەوە شتێکی باش ئەوە من پرسیارم کرد ئەو بنەجێکردنی کەس بەڕێسە فەرمی ئەوە بنەجێکردنی ئەوە بانکی کردنە بەڵێ ئەمە خاڵێ خاڵی دووەم ئەمەی کە دەڵێن من بە دوای ئەوە شاچووم بۆیە ئەو قسەی تۆ کە وەڵامیش نییە شتێکی مەسئولانەیە کە پێ نەگەشتۆ لات نایڵێ چەند کەسمان هەیە وعی ئەمەینی ئەچێ قسە ئەکا کاکەجان ئەو کاکسۆران ئەمەری سە موچەکەی ڕاگیراوە بەچی بە قەرارێکی محکەمە بەڵێ بە قەراری محکەمە ڕاگیرا ئەمە قسەکەیە خۆ ئەگەر سبەینێ کاک بابانی فەرمانبەر بە قەرارێکی محکەمە موچەکەی ڕاگرن هەژماری من بێنە تەوتین بێ ڕائگیری بۆیە مەوزوعی وشیاری بە بانکیکردن حساباتی خۆتە پاسۆردی لای تۆیە تۆ دوای تەحکوم پێوکەی ناخەڵکی تر خۆ ئەگەر قەرار بێت پارە لێ ببڕن بە زەڕی بە و ئەم شتانەوە بێ قەراری دادگا بێت قەراری دادگا بێت وانەتوانن ئەگە قەراری دادگا نەبێت ئەتوانی تۆ سکاڵات تۆمارکەیت چۆن لەسەر حساب وەکوایە دەستکردی جیفانی تۆیە بۆیە ئەم بابەتی کە من بەبەستم بۆ ئەمەیە ئەم تەوتین و ئەم هەژماری منە کە هەمی بە بانکیکردنە بەڵام لەبەری دوو خاوەنی جیاوازیە ئەم هەرێمە ئەو بەغایە ئەمە دە ناشرینیان کردووە هەل لەخۆ خەڵک جاری وایە ناشیزانێ مەوزوعەکە چییە لەوەی ڕقی لێجێری پارتیە تەوتین بەڕاستی لەبەری متمانەوی کە بەڕێزت فەرمون بووچە ڕاگرن بەڵام بەڕاستی دەچێتی و پارتی بەڕێ خۆیان نوکو بۆم پێم وتی خۆزگاوان دەستیان لە میشانەوە بۆی خەڵک و خۆی شتەکەی ببینایە
بەڕاستی فەرمانبەری هەرێمی کوردستان کە 1,250,000 فەرمانبەرمان هەیە کە ئەمەڵی تەوتین کە ئەوڵی هەژمانی بکە هەر خۆی نازانێت چی بکە حەق وایە ڕۆڵی ئێوە ئەگەر ئەتانەوێت خەڵکی مستەقل بن لەمایە سنگتان فراوان بێت لە مەسلحەتی چێ لە چێنێ مۆزوعی تۆ نەبێت ئێوە ڕێگە ڕاستگە پیشانی خەڵک بن ئێستا تۆ هەرچێک بڵێ سەبەتەیەکی جانەوە ئەبێ وا بکەن کە بەڕاستی ڕوونی کەنەوە ئەزانی خۆی کاتێک کە ئێمە باسی بنەجێکردنی موچەی موچەخۆری هەرێمی کوردستانمان کردووە هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان تەبەنیە و مۆزوعی نەکردی هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان خەڵکە بوو لەناو ئەم لایەنە سیاسیانەیە لەگەڵی بوو شتێکت بۆ باس کرد هەندێک لە هاوڕێیانی ئێمە لە هاوپەیمانی هیوا دەستیان بەم پرۆسەیە کرد لە 2000 لە قانونی موازنەی 2021 هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان لەگەڵیان نەبوو بە یەکێتیشەوە ئەو کاتەی یەکێتیش لەگەڵی نەبوو باشە لەگەڵ قیاداتی سیاسی عراق ئەمەمان باس کردووە وتومانە ئێوە لە ڕوو مجاملەی حیزبەکانی هەرێمی کوردستانەکان لە کۆبوونەوەی قیاداتی سیاسی من ئەمەم لەگەڵا باسکردن ڕوو بە ڕوو دکتۆر فواد حسینیش دانیشتووە هەمویان دانیشتوون دکتۆر بەرهەمیش ئەو کاتە دانیشتبوو وتم ئێوە ڕوو بە ڕوو مجاملەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حیزب سیاسیەکانی هەرێمی کوردستانەکان کە کێتە کێشە لە نێوان هەرێم و بەغا یەن سزای هاوڵاتی هەرێمی کوردستانەدەن کە موچەکەی بڕن ئەکەواتە موچە بابەتێکی سیاسیە لە سیاسی بۆ تا بە ئێستش لە بینی هەرێم و بەغایە وە لە ناو هەرێمی کوردستانیش ئەوە تا بووە بە کێشەیەکی کێشە لە نێوان ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەمە دەرکەی لە قەزێکی سیاسی بەڕای من بنەجێکردنی موچە باشترین حەلە وەکو بۆشم باس کردی هەژماری منیش ئەگەر ئەوەی تێنەکەوتایە ڕاستێکی من یعنی بڕۆن لە هەموو تەسریحاتی سیاسی پێشووتریشم باسی کە ئەوم نەکردو وتومە هەژماری من خراپە بەڵام کە لە ڕەمەزانە بە چای خۆم ئەمەم بینی وتم کەواتە ئەمانە ئەمین نین کەواتە خەڵک نیکە ینی ئەوەی تەوتین و شتەکە جێبەجێ نەکرێ مەترسی لەسەر موچابێوە نییە قسەی وەزیری دارایی بڵێ بەڵام ئێستا هەنگاوێکی تر لەم یەک دوو ڕۆژەیە چوینە پێشەوە کە کشتێکی زۆر باشە ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی عێراقە کە من ئەمەوێت تۆزە باسی ئەوەش بکەین پرسی نەوت و ئەوانە کە نەوتی هەرێم هەناردە بکرێت لە ڕێگەی سۆمەوە و ئەو هەمواری یاسای موازنە بکرێ کەوەش دەرفەتێکە یانە تکایەوە کەواتە حکوومەتی اتحادیژەیە هەمواری یاسای موازنە بکە هەمواری یاسای موازنە بکرێت تێچووی کۆمپانیەکان زیاتر بکرێەوەی هەرێم ئەمە باگراوندەکەی من عرسانی بکەم من لە ماوەی ڕابردوو چەند جار سەردانی بەغام کردووە تێگەیشتمو من لەوەی کە فشارێکی زۆر لەسەر حکوومەتی سوودانی هەیە لەوەی کە نەتەوتین کراوە و لە هەمان کاتیشە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق ئەفرۆشرێ و نامەیەکی هینیان بۆ هاتبوو نامەیەکی ئۆپیکیان بۆ هاتبوو کە نەوتی عێراق بە قاچاق ئەفرۆشرێ لە ئەفغانستان و پاکستان و بۆ بازاڕەکە لە هەمان کاتیشە بۆ قسەکە بیر نەچێتەوە بەڵام نەوت بە قاچاق ئەفرۆشرێ بەڵام هەموو تێچووی هەرێمی کوردستانیش کەوتوت سەر موازنەی عێراق من پێم وایە ئەوەی کە حکوومەتی اتحادی کردی لە چەند ڕۆژ ڕابردوو دەرەچێکی زۆر باشە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ تێچووەکە زیاتر بکرێ ئەوە حکوومەتی اتحادی ڕاستە تێچووی نەوتەکەی هەرێم زیاترە لە عێراق $1 نزیکی $1 زیاترە بەڵام هێشتا زۆر باشترە لەوەی کە ئەو نەوتە هەمووی بە قاچاق ئەفرۆشرێ چەند جار عێراق زەرەرەکە لەوە بۆچی زەرەرەکە یەکەم نەوتەکە ئەفرۆشرێ نایەتە خەزانەی گشتیەوە دووەم ئەو نەوتە بە قاچاق ئەفرۆشرێ لە ڕووی قانونی و گومانی لەسەر ئەو دەسەڵاتی هەبێ وەک لەوەی کە لەگەڵ دەوڵەتێکا مامەڵە بکەی کە بۆم پێم وایە لە ئەخیرا لەوە شەوانیش ڕازی بن دەست خۆش سپاس دەکەین کاتەکەمان تاو وڵات گفتوگۆ لەگەڵ جەنابەت خۆشە سپاس بۆش بەس شتێکە ماوە من بۆ پرسیارنی هەراوای کەموتی کۆتایی پێێنین ساڵی 2015 پارتی نەیەڵا بچیتە پەرلەمانی کوردستان 2023 دوای 8 ساڵ حەق لێکردنەوە پەرلەمانەکەت پێ وەشانەوە زۆر سپاس وا بووە بەڵێ ئەوە هەم ئەوە وابوو تۆڵەیە هەم تۆڵە نەبوو ڕاستێکی من ئێمە ململانەیەکی سیاسیمان هەبوو من ئەوە سەیریەکەم من ئەزانم هەندێک شتەکان بۆ بە شخصی لەگەڵم و لەگەڵ ئەمە ژیم بەڵام من خۆم نەم کردو بە شتی شخصی ئێمە
کۆمەڵک کارکتەری سیاسی بووین هەندێک بیرۆڕای تایبەت بە خۆمانمان هەبووە ئامادە نەبووین تەنازولی لێ بکەین وەکو ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم ڕۆشتە دەرەوە ویستی هینێکی دیبلۆماسی بکات ڕۆی لە برۆکسڵ گەڕایەوە لە برۆکسڵ کە یەکەم محەتەی سەردانەکەی بوو سەری تەقی بە دیوارەکەیە زانی چی ڕوویاوە لە دەرەوە ناچار بوو بگەڕێتەوە دوای 2 ڕۆژ لە گەڕانەوەی ئیعلان کرا کە گەڕاوەتەوە سەردانەکەی کۆتایی پێهاتووە کاتی خواحافیزیە قسەی تازە زۆرێت زۆر سپاس دکتۆر جان بینرانی بەڕێز سپاس بۆیەوە بەرنامەیەم جارەمان مێجی سەرنووسەر لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد کۆتایی هات سپاس دەستێوەش خۆش بێ ئەرکتێشە خۆش بوو لەگەڵ